من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خی بەخشندەی میهرەبان بە ڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەڵاو و ڕەحمەتی خی پەروەردیگارتان لێبێت. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەبینەوە لەو ئەڵقەیەش و لەو بەرنمەیەش لە بەرنامەی بەخشین بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبین. ئێمە لە شاری کۆین 4000 کارتۆن خواردن و خۆراک لەو مانگە پیرۆزەدا بەسەر کەسانی هەژار و کەم دەرامەت و خاوەن پێداویستی دەستگای بەرنامەی بەخشین ئامادەی کردووە سازی کردووە. لە شاری کۆیە 100 کارتۆنیان بۆ دانراوە بۆ ئەوەی کەوە لە مانجی ڕەمەزاندا سفرەکانیان گەرم بێت و ماڵەکانیان ئاوەدان بێت و لە ڕێگای ئەو خێرخوازانەی کەوە بەخشیانن بە بەرنامەی بەخشین بتوانن کەمێک لە ناسۆر و ناخۆشی و ناڕەحەتەکانی ژیانیان لێکەم بکرێتەوە. بۆیە لەو بەرنمەیەدا لەگەڵمان بن بۆ ئەوەی کەوا 100 کارتۆن لە خواردن و خۆراک دابەش بکەین لە شارۆچکەی کۆیە. بەناوی خی گەورە میهرەبان بەخێراتنی بەڕێزان لە بەرنامەی بەخشین دەکەین بۆ شاری کۆی خۆشەویست بەخێربێنیا خۆسەر چاوان دەستیان خۆش بێ بەڕاستی ماندوورە ناسانە کار دەکەن خی گەورە پاداشتی بەخێریان بداتەوە و من دەمێ هەلێرانەوە دەستخۆشیان لێ بکەم بۆ ئەوەی کە بەردەوام هاوکاری خەڵکی نەدار و فەقیری شاری کۆیە دەکەن لەسەر جەمبوارەکانەوە لەسەر جەملایەنەکانەوە بۆ نمونە لە شێوەی هاوکاری مادی ڕاستەوخۆ بێ یاخود لە شێوەی کورسی شەحن بێ یاخود لە شێوەی هاوکاری نەخۆش و ئەمەلیات و ئەو بابەتانەوە بێ خی گەورە پاداشتی بەخێریان بداتەوە بەڕاستی دڵسۆزانە کاریان کردووە ئێمە لێیان مەمنونین دەستیان خۆش بووە هەر لێرانەشەوە دوو پێشنیار و داواکاریم هەیە داواکاری پێشنیار یەکەمیان بۆ ستافی بەرنامەی بەخشین من داوایان لێ دەکەم چۆن هەتاوەکو ئێستا هەرچەندە پێویستی بە داواکاری نییە بەڵام من داوا دەکەم کە چۆن هەتاوەکو ئێستا دڵسۆزانە هێناویانە دەستپاکانە و ڕازگۆیانە و ئەمینانە هێناویانە حتمما ئەو بەرەکەتی کە لە بەرنامەی بەخشینیشدا هەیە هۆکارەکەی ئەوەیە کە ئەو بەڕێزانە زۆر دڵسۆزن زۆر دەستپاکن زۆر ئەمینن بۆیە خی گەورەش بەرەکەتی لەو بەرنمەیە خسوتە ئەو بەرنمەیە ئەو کارە ئەو پرۆژە ئیسلامیە خی گەورە پاداشتی بەخێریان بداتەوە من هیوادارم هەرچەندە پێویستی بەوە ناکە بەڵام پێم خۆشە یعنی تاکید بکەمەوە کە ئینشاءالله بەو شێوازە بەردەوام دەبن داواکاری دووەمیشم لە خەڵکی خێرخواز و دەوڵەمەند و ئەو کەسانی کە خی گەورە پێداون خوا پێدراون داوایان لێ دەکەم کە هاوکاری بەرنامەی بەخشی بکەن ئەوانەی کە نازان پارەکانیان چۆن بەخشن نازان چۆن داهاتەکانیان بەخشن من داوایان لێ دەکەم کە پارەکانیان داهاتەکانیان چۆن دەڵێ خێرەکانیان بێنە بەرنامەی بەخشین دڵنیا بن کە دەستێکی ئەمین هەیە دەستێکی پاکەیە کە لەوێەوە دەیگەێنێت بە ئەو کەسانی کە زۆر مستحقن زۆر خاوەن پێداویستی تایبەتن دڵنیا بن کە خێر و سەدەقەکانتان بەزیان ناڕوە داواکارم لێتان کە خێر و سەدەقە و زەکاتەکانتان بگەێنە بەرنامەی بەخشین خی گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم کەوا یارمەتی ئەو هەموو فەقیر و هەژار و کەم ئەندامانە دەدا ڕەبی جێگاتان هەر بە حەج بێ و دەستخۆشیتان لێ دەکەم زۆر زۆر سپاس. ئاگایان بە فەقیر هەژار بێ ڕەبی خوا خێرتان بنووسێ خوا یاوەندی خوا خێرتان بنووسێ خوا یاوەندی هەموو ساڵی خوا ئەف هەڵە
ئاگاتان لە بسلمانان بێ دەستخۆشتان لێ دەکەم زۆر بە خێر بێن سەرچاو خوا پاداشی خێرتان داتەوە زۆر مەمنونین کە مانجی ڕەمەزانی پیرۆز بەسەرمان دەکەنەوە دوعای خێرشیان ئینشاڵڵا بۆ دەکەین و ئینشاڵڵا نەخشەبی لە هەموو سارەی ئەوها یارمەتیمان بدەن و دەستخۆشیان لێ دەکەم دەستخۆشی لێ بەرنامەی بەخشینش دەکەم زۆر مەمنونین و خوا پاداش خێریان بداتەوە. پێشەکی بە خێراتنی بەرنامەی بەخشین دەکەین کەوا بەڕاستی دەستێکی باڵان هەیە کەوای لە یارمەتیدانی فەقیران و بێنەوایان و ئەوانەی کەوا نەخۆش و دەردەدارن و لەخوای تەبارەک و تەعالا داواکارم کەوا زیاتر یارمەتیان بدا پشت و پەنایان بێ و نەسیحەتم بۆ هەموو دەوڵەمەندانیش ئەوەیە کەوا خوای سوبحانە و تەعالا لە ئایەتە پیرۆزەکەیدا دەفەرمێت يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم كوا روجك دي نمالي دنيا ونا أولاد لها إلا دلك كوا بو خواي سلحابية أوي كوا إنسان لفيش خوي رواني دكا بو قيامت أوي كوا للروج للاي خواي تبارك وتعالى بساكترو باشتر كوا إيمي مسلمانان إيمي إيمان دار دسمان دكويتوا للاي خواي سبحانه وتعالى ودسخوشي لهمو أو كسانة دكم هیوادارم زیاتر یارمەتی بەرنامەی بەخشین بدەن کەوا بۆ ئەوەی ئەوانیش زیاتر باڵادەست بن خدا هیدایەتیان بدا. ڕەبی خوا قەلبیان ساغ بێ خوا عەمەریان درێژ خوا خەیریان بنووسێ خوا خێرتان بنووسی خوا مانجی ڕەمەزانە بەسەر عالەمەتان فەقیر و خوا کارات کردکردەوە زۆر مەمنونین گۆمان بەخشەکان زۆر مەمنونین زۆر مەمنون خوا بە زیادی کە خوا ئەم گۆ دەمانەستێن خوا هەموو سارێ خوا ئەوە فەقیران ئەوەکەن خوا خوای هەر منەتان زۆر بێ بە خاتری ئەو قورئانەی خوای گەورە هەموو کاتێک پاداشان داتەوە خوا خێریان بنووسێ بۆ خاتری ئەو قورئانەی کە یارمەتی فەقیر و هەژار دەدەن بەڕاستی ئێمە گەوان نەبین ئێمە هەر زۆر هەموو کاتێک یارمەتیمان دەدەن خوا خێریان بنووسێ ئینشەڵڵا هەموو کاتێک هەر ئەو نمونەیان زۆر دەبێ بۆ خاتری ئەو قورئانەی خوا خێریان بنووسێ زۆر مەمنون یانین بەڕاستی. بە خێراتین بەرنامەی بەخشین دەکەین بۆ هاوکاریە بۆ خێرخوازان ناردووانە و یارمەتێکی باسە بۆ فەقیر و لێ قەوماوانی بۆ کەم دەرامەتان داوا لە خێرخوازان دەکەین ئەگە یارمەتی زیاتر بکەم بەشکم ئەو بەرنامەیە ڕانەوەستێ و یاخی ئەوەش بەخێرن قەڵتان ساغ بێ یا ڕەبی هەر بەردەوام بێ خوا خێرتان بنووسێ خوا ئەستان داتەوە خوا خێری ئەوانە بنووسێ ئەگەر بەخشین دەکات دەستخۆشیتان لێ یەکەم ئامانەتی خوای بن خوا خێرتان بنووسی و ئەمرو درێژ بێ خوا خۆش بێ خوا جەزاتان داتەوە. بەڕاستی شتێکی چاکە خەڵک لێ ئیستیفادەی لێ دەکات مانجی ڕەمەزان ئێستا منی خۆم نییە هی کوڕەکەمە ئەوە دەیلیسانەکە ژنی هینایە لەو کەسانە زۆر باشە خوا خێرتان بنووسی خوا جەزاتان بداتەوە وەڵڵاهی هیوادارم کە مانجی ڕەمەزان زەکاتی خۆیان بە تەواوەتی بدەن بەڕاستی بیدەنە خەڵکی فەقیر و هەژار لێ قەومەوە وەڵڵاهی زۆر باشە الحەمدولله خەڵکەکی زۆر ئیستیفادەی لێ دەکات مخاسە مانجی ڕەمەزانان زۆر بەکەڵکە لۆ فەقیرانە زۆر باشە خوا خێرتان بنووسی خوا جەزاتان بداتەوە. دەستان خۆش بێ و خی گەورە سزای بە خێردان بداتەوە وە دەستخۆشی لەو خێرخوازانە دەکەم کە یارمەتی ئەو خەڵکە دەدەن زۆر سپاس بۆ ئێوە خی گەورەش تا پارێزن لە هەموو دەرد بەڵێ وەڵڵاهی داواکاریمانەوەیە ئەوەی کە خانووی نییە ئەوەی کە نەخۆش یارمەتیان بدرێت و داواکاریشمان لەو خێرخوازانەیە کە خانوو بۆ ئەو کەسان بکەن کە خانوو شتیان نییە کە بێلانە خوا خێرتان بنووسێ خوا چاوتان مۆڵ دەکەم گەلێ قوربانتان چاوتان مۆڵ دەکەم داواکارم ئەوە هاوکاری فەقیریان بکەن چاوتان مۆڵ دەکەم زۆر مەمنون.
الله الرحمن الرحیم بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ئێمەکو بەرنامەی بەخشین ئەم ساڵەکەش بۆی کە لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە هەستاین بەسەر دابەشکردنی سەد کارتۆن خۆراک بەسەر هەژاران و نەدارانی شاری کۆیە و داوامان لە خێرخوازان و خواپێداوانە کە هاوکاری بەرنامەی بەخشین بکەن بۆ ئێمەش بتوانین زیاتر دەستکراوە بین خەڵکێکی هەژاری زۆر لەم شاری کۆیە هەیە و پێویستیان بەوەیە کە هاوکاری بکرێن ئەگەر ئەمە بێت و لەلایەن دەوڵەمەندان و خێرخوازان و هاوکاری نەکردن ئێمەش ناتوانین دەستگرۆی و هاوکاری هەژاران بکەین و ئێمە داوامان لە خێرخوازانە کە هاوکاری ئێمە بکەن بۆ ئێمەش بتوانین وەکو دەستێکی ئەمین ئەو هاوکاری کە ئەوان دەیگەین بە ئێمە و ئێمەش بیگەین بە هەژارن بە ئەمانەتەوە و بەرنامەی بەخشین بە هاوکاری ئەنجومەنی کۆی کۆمەڵی ئیسلامی ئەم ساڵیش توانی 100 کارتۆن خۆراک دابەش بکا بەسەر هەژاران نەدارانی شاری کۆیەدا.